خۆشەویستان لەم تەوەرێدا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی بە ئێمەی موسڵمانەوە هەیە. بێگومان ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا کۆمەڵێک ڕۆژ و مانگ و ساڵمان هەیە بەکاریانەهێنین، بەس ئەوەی کە ساڵ و مانگی با بڵین ئاینی ئێمەیە و ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر ئەمە ئەڕوا ساڵی کۆچیە بەڕاستی. ساڵی کۆچیش وەکو ساڵەکانی دیکە بریتە لە 12 مانگ، هەر مانگێک ناوێکی تایبەت بەخۆی هەیە و تایبەتمەندێکی خۆشی هەیە. ئێمە ئەمڕۆ باس لە مانگی ڕەجەب بکەین کە لە ئێستا تا تقریبەن ئەتوانی یەک لەسەر سێ یا با بڵین نزیکە بین و لە نیوەی مانگەکەمان بەڕێ کردو. بزانین مانگی ڕەجەب لە ئیسلامدا تایبەتمەندی چییە، بۆ پەرستش لەم مانگەدا جیاوازە ئایا لە مانگەکانی دیکەیاننا. بوردی لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆکین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستای خۆشەویست مامۆستا وشێر جافەرانی زانای ئاینی کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە میوانە. مامۆستا جان خێر بێنن سەرڕێی هەموو ئینشاءالله عاقبەتمان بەخێر بکە. ئامین. مامۆستا جان مانگەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەروەکو زاینی 12 مانگە، هەر یەکی ناوێکی هەیە. ئێستا ئێمە لە ڕەجەب داین شەعبان و ئینشاءالله گەینە ڕەمەزان. با ئێمە ئەمڕۆ لەسەر ڕەجەب قسە بکەین. تایبەتمەندی ڕەجەب لە نێو 12 مانگەکەی ئاینی پیرۆزی ئیسلامە چییە و ئایا بەفعلی تایبەتمەندی هەیە و پەرستش لە مانگەدا جیاوازە لە مانگەکانی دیکە یاننا؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای پەروەردگار عاقبەتمان بەخێر کە دیارە ئەمڕۆ بە فەضلی خوا پێمان نایە یەکی 2026 ومێ دەکەم ئینشاءالله خوا لە خێرەکانی بێبەشمان نەکا و لە شەڕەکانی بەدوورمان داواکەم لەو پەروەردگاری کە سەمیع و بەسیرە وەکو پێغەمبەر ڕەحمەتەن لیلعالەمین فێری کردوین فەرموویەتی خوایە بەرەکەت خەر ڕەجەب بەرەکەت خەر شەعبان اللهم بلغنا رمضان. خوا ئینشاءالله مانگەینەتە ڕەمەزان. دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەکو ڕۆژەکان پیرۆزیان هەیە، وەکو مانگەکان پیرۆزیان هەیە، وەکو بڵین حتا لە ناو مەلایکەتەکانە جیاوازیان هەیە، حتا لە ناو سەحابە عەشەرەی موبەشەرە هەیە، لە ناو پێغەمبەرانە ئولوالعەزم هەیە. ئەمانە هەمووی ڕەب العالەمین ڕێنمایی کردوین بەهۆی یا قورئان یا بەهۆی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ڕەمەزان گەورەی هەموو مانگەکانە، لە هەفتەکانە جومعە سەید الئەیامە. باشە ئەنجا ئەم ڕەجەبە بە سێ ئایەتی قورئانی بەڵگەیە لەسەر ئەوەی کە پیرۆزیەکی و قودسیەتێکیە. چۆن جارێ خوای گەورە دەفەرمێ 12 مانگمان هەیە، 12کە چواریان خوێنی تیادا حەرامە، شەهر الله المحرم. ئەم شەهر المحرم یەکیان محەرەمە کە یەکەم مانگی عەرەبیە، یەکێکیان ڕەجەبە، یەکیان دوولقعدە، یەکیان دوولحیجە. ئەم چوار مانگە خوێنی تیادا ڕشتن تیادا حرامە. ڕەجەب یعنی گرتنەوەی شەڕ لەم مانگەدا کە حتا لە پێش ئیسلامیشدا لەم چوار مانگە خوێنیان نەڕشتووە، حتا موساڵەحەیان کردووە، ڕێکەوتون وەکو چۆن بڵێ وەقفی ئیطلاق ناریان کردووە. باشە وەکو چۆن بڵێن ئەو ساتیارە بە شمشێر شەڕیان کرد، شەڕەکانیان نەکرد. ئەمە یەک. دوو، لەم مانگە خوای ڕەب العالەمین دەعوەتی پێغەمبەری کردووە بۆ ئاسمان، بۆ ئیسرا و میعراج. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. أما آياتي نرجب أبوها بالله سورة النجم بتفصيل والنجم إذا هوى والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد قوى ذو مرة فاستوى وهو بالأفق الأعلى ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى. أما بس أمر رحلة مباركة كبيغمبر صلى الله عليه وسلم لما يجي رجبا خوا دعوتي كله ديار أمس صالة كبيغمبر صلى الله عليه وسلم دعوتي بيوترا عام الحزن بو بيغمبر صلى الله عليه وسلم توشي خفتي جورو أو دايك خديجة وفاتي كر ومامي وفاتي كر پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا دڵنەوایی کرد بەم دعوەتە کە لە مەسجد الحرامەوە بردی بۆ مەسجد الأقصى لێژۆ دعوەتی کرد بۆ ئاسمان کۆمەڵێ نهێنی و ئەسرار هەبوو کە پیشانیدا تێمانەگەیەنێ خوای جەلە جەلاوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕابەری مرۆڤایەتیە، بەس لە دینا پێشنێژی ئێمە نییە، لە هەموو بوارەکانی خێردا پێغەمبەر ڕابەر و پێشوایە، لە طبدا پێشوایە، لە کەونا پێشوایە، لە بەحرا پێشوایە، لە تەندروستیا پێشوایە، لە کۆمەڵایەتیا پێشوایە، لە ئابووریا پێش، لە هەموو لایەنەکە قودوەیە پێغەمبەر. وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. بۆی خەڵکێک نەڵێ ئێستا
ئێستان مەسەن دەڵێن فڵان دەوڵەت سار و خەڵەدا بۆ ئاسان پێغەمبەرەکەی ئێمە بە بۆراقێک کە بۆراق لە عیبنەوەی گوێدرێژ گەورەترە و لە یەستریش بچووکترە بەم بۆراقە لە مەسجید الحەرامە بژێتێ مەسجید الئەقسا و هەموو کەونی پێگەڕام و ئەم ڕابەری مرۆڤایەتی بۆی لە ئاسمان و فەزادا دیراسە بکا و ببینێ بە چاوی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم ریحلەی پێکرۆ کە دووشتی زۆر گرنگ یەکەم ئەم گەشتە ئاسمانیە دووهەم هەر لە مناڵیە خوای جەل جەلالو معجزەی بۆ پێغەمبەرمان کە ئەلەم نەشرح لەکە صەدرەک سنگی مبارەکی پێغەمبەری عەمەلیات کرد یعنی ئەمە تێگەینێ کە هەندێک کەس بەداخەڵێم لەبەر نەزانی و نەفامی خۆیان دەڵێن ئیسلام دینێکی کۆنە ئەمانە بەڵام ئیسلام کۆن نابێ ئیسلام چکون بەرنامەکەی خوا دایناوە کە خوش دایناوە فوق كل ذي علم عليم لەژۆر هەموو زانایەکی ترە ئەوش رب العالمینە و پێغەمبەرانیشی وا لێ کردووە کە ڕابەری مرۆڤایەتی بن بەتایبەتی پێغەمبەری ئێمە معجزەکەی عیلمە معجزەکەی قورئانە جا بۆیە ئەم ڕیحلە مبارەکە لە مانگی ڕەجەبدا خوای گەورە بە پێغەمبەری نازداری کردووە ئەنجا کەواتە ڕەجەب مانگێکی پیرۆزە لە لای مێژووی ئیسلامدا لەبەرەوەی ئەو ڕیحلە مبارەکەی تایە ئەو دعوەتە گەورەی تایە کە خوای گەورە بە قورئانی پیرۆزەوە ئەنجا لە هەمووی مهمتر شەهرەڵای المحەڕەم یعنی خوێنڕشتنی تاقەبە یعنی ئیسلام زۆر هەوڵی داوە خەڵک لە خوێنڕشتن دوور خاتەوە کەواتە بەرنامەکانی دەستی بەشەرن خوێنە ڕێژن خوێنیان بەلاوە هیچ نییە ئینە ئێمە بەلای ئێمە پیرۆزترین بۆقع لەسەر ئەزا کەعبەتوڵڵای شەریفە ئەو کەعبەی حەوجا بڕوو خوێن و دروستی کردووە هێشتا ئەوە بەلای خۆ ئەخۆنترە خوێنی زەلامەکان بڕێژێ کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام تیرۆریست ئیسلام هەوڵەدا ئەم خوێنڕشتنە نەمێنێ و ئینسان لا ئیسلام زۆر بەقیمەتە حتا لە مەلایکەتەکان گرنگتر و پیرۆزترە جا لەبەرەوە بە ئاینی پیرۆزان ئیسلام کە ئەم دەڵێن مانگی محەڕەمە یعنی خوێنڕشت هەرچیەکەکەن هەوڵ بن خۆتان لە خوێنڕشتن دوورخەنەوە شەڕ خواز مەبن ئەمە تەنها بۆ خوێنڕشتنە یان بۆ گوناهەکانی تریش بە هەمان شێوازە و گوناهی گەورەیە خۆی هەموو گوناهێک هەر خراپە هەموو گوناهی هەر خراپە بەڵام خوێنڕشتن هەمیان گەورەترە هەمیان گەورەترە مثلا ئێمە گوناهی کەبائیرمانە یەکێ لەوانە کە زۆر گەورە شیرکە شەریک بۆ خوا پەیاکردن یەکێ لەوانە زینایە یەکێ لەوانە مثلا بڵێن قەتڵە کە ئەمانە هەموو تاوانی گەورن ئەم تاوانانە هەمووی محەرەمە درۆ خۆ حرامە ئەبێ لە درۆ دوورگەن نەک ئەوە مثلا بڵێن خەڵکێکێ لە ڕەمەزان بە ڕۆژووە بێ ئیتر بەس بە ڕۆژووە بێ ئیتر هەموو ئاساکانی سەربەخۆن نەزەرەکە بوختانەکە زەمەکە مثلا چاوی پیسە بەرامبەر بە ماڵی خەڵک چاڵ بۆ خەڵکەڵەکێنێ ئەمە وەکو چۆن خوێنکارەکانمان هەیە لە قوتابخانە دەخوێنێ مەسە بڵین ئێستا حەوت دەرسە کابرا مەسە بڵین لە ڕیاضیاتە بەقووەتە لە ئینگلیزیە زەعیفە لە کوردیە زەعیفە لە عەرەبیە زەعیفە لە دەرسێکە زەعیفە ئەمیش خەڵکێک هەیە لە بوارێکە بەهێزە لە بوارەکانی کار لاوازە خۆ ئیسلام ئینسان کۆنتڕۆڵەکە ئەبێت تۆ لە هەموو کە شتێک ئەڵێ محەڕەمە حەرامە خۆ ئەم چوار وشەی زۆر گرنگە سەیریکە محەڕەممان هەیە ئیحراممان هەیە لەگەڵ حرامیشمان هەیە هاسەیریکە ئێمە کە ئیحرامە بەستینە لە عومرە و حەجە کۆمەڵی شتمان لێ قەداغەکرێ مەسەڵەن من خێزانەکەی خۆم لەگەڵایە لە ئیحرامم لە عومرە یا لە ئیحرامم لە حەجە خێزانەکەی خۆم لێ حەڵاڵە بێ لێ حرامە بێ ئەنجا حتا مەسەڵەن کچێک هەیە لە سەفەرەکەمدایە من ئەو کچەوەیەکی شووکە منیش کوڕێکم ئەمێ ژن بێن و هیچمان نامێ بادەم ئیحرامە لە کاتە حتا حەڵاڵەکەی بۆ لێ قەدەغاکرێ ئەمە پێڵێن ئیحرام ئەنجا حرامانێ ئەمانەی کە خوای گەورە لە قورئانە حرامی کردن وەکو گۆشتی مردار وەکو خوێن ئەمانە کە حرامن یا وەکو عراق وەکو قمار وەکو درۆ وەکو بوختان وەکو زەم ئەمانە محەڕەماتن خوا قەدەغەی کردوون کاتە تۆ نابێ بڵێ بەس لە ڕەجەبا حرام ناکەم یا لە ڕەمەزانە نا تۆ کە خوا هیدایەتی داات و خاوەنی ژیری و عەقڵ بووی لەو کاتێک کە مکەلەفی بە ئەوامیری خوا ئەبێ لە محەڕەمات دوورکەویتەوە ئەنجا بەرنامەکەی ئیسلام ئەم بەرنامە جوانە خەڵکی پەروەردا کرد لەسەر کە تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی یان پرسی مسلمان درۆکە فەرمی بە هیچ شێوەیەک نابێت درۆکە ئیلا درۆیەکی چۆن ئەو مەسلحەتی بۆ گرفانە مەسلحەتی بۆ خوێن کوژانەوە بۆ ڕێخستنی خەڵک بۆ تەداویکردنی برینەکان نەک بۆ مەسلحەتی ژیانی دنیا لەبەرەوە کچە شیرینەکەی من دائیمەن ئاینی ئیسلام شتەکانە کە لە قەدەغا ئەبەدی کەڵەی تێ ناو ئیسلامیان چی یعنی تۆ تەسلیمی ئیسلامە بی تۆ بەرنامەیەکە هەبێ بەم بەرنامە ژیان بەریتە سەر نەک بە عەرەزی خۆ بە هەوا هەوەس نییە لە ئیسلامە تۆ بەرنامەت هەیە مقەیەدی بە قورئان و بە سوننە ئاەتەکانی قورئان
بەڕێن مای ما كفر يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول لعلكم ترحمون إطاعي خو بيغمركم بو إخوان رحمتان إطاعي خو بيغمركم بو سرفراز وبختور إن خو أجر خو من دروبكم خو أجيان لجوريكم ناكا من خم ناشيرين ورورش وشرمزار مش ولا أو كبر دروزنا أو كبر دائما بيسا أو كبر خيانة كار أو كبر سوء خورة أو كبر برتيل خورة أم كردوا قيزنا وأنا هلا لاي مرفايتي تندروس بەڵام مەسی منەوە بوو ڕەنگە گوناهەکەی زیاتر بێ لە مانگانەیە و بۆ مسلمان زیاتر ئاگاداری خۆی بێ لەی زمانی بپارێزێ گوناه ناکات. بەو زانیاریە کەمی کە لە لامە دوو گوناح لە ئیسلامە زۆر گەورەیە. یەکێکیان لەوانە کە گوناحی لەگەڵ دراوسەیە کاکەی یەک بەدە خوا عقوبەدە هەموو گوناحی یەک بەیەک مەبەستە زینایە بەسەڵ زینایە نەزەرە زیکردنە لە دراوسەکە ڕوانینە بۆ حرەمی ناو حەوشەکەت ئەزیێتانێتی کە ئێستا خەڵک گوێی ناداتێ بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا دراوسێتی وا بێهەمیەت بۆ کە پیغەمبەر صلی الله علیه و سلم جوبرائیل ئەمین ئەمەنە هەبووە لا من تەوسیە کردمەوە دەرسۆم زای یەک دراوسێ ببرێ دراوسەکە بیراتیە بە ئەو سایمە لە کاتی خۆی لە گوندەکانە دراوسێ بچوە بۆ ماڵە کلیلی دراوسێ کە ئەسڵەن هەر کلیل لە لادیەکانە نەبووە من لەو جافەرانە بوو کلیلێکم لە چیرکەیشیانە کرد بە دەرگاکای و مەسەڵ ڕۆم ئاگا لەو ماڵە بێ ماڵەکەی وەکو گوڵ بۆ پاراست ئێستا بێ بە دزی و بڕۆی بە ژێرە نەکو ماڵەکەی تاڵانکە یا خەڵک بێنێتە سەر لەبەرەوە ئەمە موسیبەتێکی یەکێکی تریش کە ئەوەی کە من بەخزبێ ئەم سەگی زینەی کە خەڵک بەخێوەکە و حسابی بۆ ناکە پێغەمبەری خوا فەرمێ سەڵسە هەموو ڕۆژێ دوو ئەوەندەی چی حوت خوا لە حەسەناتی کەمەکاتەوە لحسن كمان أو الصق بخير أو صقي زينة أو يناومال أو يناومال أي بات مصبلين ميزي طعامك أي بات حمامه ملقى الخوي لجوري لستنكاي خير أما نبي تكون والشريعة بيروز الإسلام ما قد أذكره زي ما قصدم أو والله مين أو خوش كمبو أو برسيارات كده يعني أمتى من عمل صالحا فلو 10 أمثالك إنسان شاكيك يقبل دخوة بعدين بحديث بيعمل تا 700 أضعاف تا حوصل بلان بوس سيئة يقبل عقوبة ده حتى سبحان الله سي أمر رحمي خويا برامبر ببندكاني خوي إما نيتي كي خراب خوانو خاصة للظلمة من الله دواي أم بردامات شو أواكم نيتي كي خراب أمنيته خوابو من هنوسي بلان نيتي كي باشي إن شاء الله دواي برنامجات شو إيش السد لنا خوش كدم كاري كي خير يا برنامجكم ده شو برادوي محراب برادوي السنة برنامجكم تقديمكم أما نيتي اگر نش گەیشتمە ئەو شوێن مادەم نێتەکەی خوا بۆ منووسێ باشە کەواتە چاکەکان یەک بەدە تا یەک بە حوسەد تا مالانی هەیە بۆ مانووسێ بەڵام خراپەکان یەک بە یەک ئیلا ئەو دووتاوانە ئەوش کە من بە خزمەتی ئەو فەرمایشتانە گەیشتوم ئەوە خراپە مستەقبل لە باتایبەتی لەگەڵ دراوسێ و لەگەڵ ئەوانەی کە سەگی زینە بەخێون کەواتە ئێمە بینەوە سەر مەوزوعەکەی خۆمان کە ڕەجەبە يمكن لو شهراني لو معنانيك بخير رشتي تاع قدغه بو اما زور جرنج اما زور براسي بانغوازي اسلام بجي بسران وبنداني خرشي سابدين تيان بجينين كامدس شوره تشلكني خوان بس الاسلام انا نصر يما تيروريست دين او انا تيروريست كلا درو بعضنا اسلام او تا يما حضرتي زكريا من بمشارده يعني حضرتي يحيى من كبيغمري خو سريان بريو حضرتي يوسف خصيان ناو بيركو حضرتي إبراهيم خصيان نامجي بيغمري مباركي إما داني مباركي عن شهيد كر سري مباركي عن شكان لشار دريان كر أو أنا تيروريست نك إسلام كات إسلام زور هولا دا خلق لا لخن رشتو درها بوي أم كاتلين يكيك لو معناني كقدسيتي كي هي لبروي كشري تاع قدر ما مصاوب زانم أجهلا نبم تناند الراو كردنيش بله لما انقذ دروسني يعني حضر يسرى هيشتكي وهاتو لأي إسلامه لما انقذ رجب بور راو نمبيستو راو قد أخبي بلام أو مصبلي الراو لحرمي الشريف لمكة المكرمة لمدينة المنورة أو أنا لكاتي خويدا نبي بتابتي لكاتي حجة لكاتي إحرام بس نراو قد أخي نبي الراو كاتكم لبرو أيش خير رشتنا خير رشتنا كيلي قد أخي لبرو الإحرام بين السر دي سنور رجب يسألوني گەنجێک مامە حاجیەک دای حاجیەک دەر قسە شیرینەکانی جەنابەت دانیشتووە ئەو عیبادەتانە چین کە پێویستە زیاتر لە مانگەیە ئێمە ئەنجامیان بدەین و ئایا ئەتوانین ڕەجەب وەکو ئامادەکاریەک بۆ ڕەمەزان بۆ خۆ ئامادەکردنێک بۆ ڕەمەزان بەکاری بێنین کاکە دانایگیان زانایە قسەیەکی زۆر جوانەکە ئەڵێ مانگی ڕەجەبی واتە شوێ ئەڵێ مانگی ڕەجەب مانگی تۆکردن و نەمام ناشتنە يعني شلون يعني خو آماده كدنا بو بهارية
ئێستا ئێمە خۆمان ئاباداکەین بە حەول و قووەتی خوا بۆ ڕەمەزان بۆ پێشوازیکردن لە ڕەمەزان خۆمان گورج و گۆڵەکەین حتا دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مانگی شەعباندا جای وە بە کامل بە ڕۆژوو بووە لە مانگی شەعباندا تێگەی ئەنجا بانکانی عەربی چەند شتێکی بۆ دیاریکردن دووشەم پێنجشەم لە هەموو مانگەکە سونەتە بە ڕۆژی حەدیثێکمانە ئێستا من یەک شت خەفەتی لێ خۆم مەسەڵەن کۆمەڵێ مامۆسامان هەن یا کۆمەڵێ بانک خوازمان خوا جەزام کاکە دروست نییە لێرە بە ڕۆژ ئاخر تۆ وەرە فەرمودەیەکی پێغەمبەرمە پێغەمبەر فەرموویەتی لە مانگی ڕەجەبە بە ڕۆژوو مەبە فەرمودەیەکم بۆ بێنم فێتی لە شەعبانە بە ڕۆژوو مەبە فەرمودەیەکم بۆ بێنم فەرموویەتی لە شەوالە بە ڕۆژوو مەبە کاکە ئەمە دواز لەو خەڵکە بێن ئەمە عیبادەتە یارانی پێغەمبەر سەحابەی پێغەمبەر سەڵات و ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ تەسەوورەکەی ئەڵێ ساڵی وا هەبووە 5 ڕۆژ بە ڕۆژوو نەبوون 5 ڕۆژ لە ساڵێکە ئەگەر 365 5 ڕۆژ بن 5 ڕۆژەکە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان 4 ڕۆژی جەژنی قوربان ئیتر بە کاملی بە ڕۆژوو بووە باش تو بۆ ڕێلێک ئەمە عیبادەتە ئەم عیبادەتە چ زەرێکی هەیە ئەگەر ئەم برایە بە ڕۆژوو بێ ئەم خوشکە بە ڕۆژوو چ گوناه یعنی خوا لەسەرەوەی خاتە جەنوە لە تۆ لەبەرەوەی بە ڕۆژوو بی نابێ شتیوان نییە ئەمە عەقڵ قبوڵی ناکات ئەنجا لە هەموو مانگەکانی عەربیە دووشەم پێنجشەم کە پێغەمبەر فەرمووی دووشەم پێنجشەم عەلەیهی سڵاو وسەلام عەمەلی ساڵحی تیا بەرز دەبێتەوە بۆ لا خواگیان بۆ سنەتی فعلی پێغەمبەر کە تیا بەرژن کاتە نییە فەرمایی شتێک نییە کە قەدەغەی کرد بڵێ لە ڕەجەبە بە ڕۆژوومە ئێستا داپیرەیەکمانەیە خوا جەزای باتە ئەمان ئینە بە ڕۆژوویە ئەو خوشکانەی معذور بوون زریان هەبوو ڕەمەزانیان نەگرتووە یا مناڵیان بۆ ڕەمەزان نەگرت ئێستا فرسەتێکی گەورەیە تاکو ڕەمەزان نەهاتوو با لەم مانگا بە ڕۆژوو بێ ئەنجا بسەسەی قەدەری خوا ماشەڵڵا چەند جوانە ئەمڕۆ پێنجشەمەیە باشە ئەمڕۆ پێنجشەمە 12ی مانگی ڕەجەبە بەیانی جومعەیە 13ی مانگی ڕەجەبە شەممە 4دەی یەکشەممە 15ە دووشەمە 16 یانی 5 ڕۆژی گرێداوە بێکەوە بۆ یەکێک ئەگەر توانە و تااقەت و حوسڵ هەیە ئەنجا کاکە ئەمە سونەتە خۆمە ئیجبار نییە ئەتوان ڕۆژگارێکی کورد هیچ زەحمەتێک و مشقەتێکت نییە ئەوەی کە ئیشەکە یا ناڕەحەتێکیش بێ بەخوا ئەمڕۆ وازم قورساییکی لەسەر نییە چون ڕۆژگار زۆر کورتە زۆر کورتە لەم کاتە ئەتوانێت بۆ خۆی بە ڕۆژوو بێ ڕۆژەکان بگرێتەوە من زۆر جا بە خوشکان بەداخەوە دەڵێم ئێستا وایان فێرکردون دەڵێ لە ساڵێک عیب نەبێ ئەم خوشکەمان حامیلەیە بە ڕۆژوو نابێ دوایش 2 ساڵ ئەڵێ شیرە دەم بەهۆی ئینەکەی خۆ پێشتر شیر نادا بەڵام ئەیکا بە هینێک عوزرێک بۆی کە بە ڕۆژوو نەبێ 2 ساڵی شیر نادا ئەمە بوو بە 3 باش ئەمە 3 ساڵ بە ڕۆژوو 2 ساڵ لەوانێ ساڵێکی کە مناڵی بێتەوە زافن تا قیامەت بە ڕۆژوو نابێ یەخەمە چۆنە بێت نابێت لەبەرەوە ئێمە نابێت بە دوای عوزرا بگەڕین دائیما عەزیمەتمان بێ لەسەر عیبادەت کاتە 13 و 14 و 15 مانگ سەیری سوبحان الله ئەم خێرە و بەرەکەتە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم هەر کەسێک لە مانگ عەرەبیەکانە 13 و 14 و 15 کە پێیان ئەیام البیض بە ڕۆژوو بێ ئەم 13 و 14 و 15 مانگە کوای مانگەکەی کۆمپلیت گرت بێ یعنی ئەمە کار ئاسانیە بۆ ئومەتی پێغەمبەر سەریکە مەسەڵەن بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێک ڕەمەزانی گرت و شەشەڵانی گرت ساڵەکەی بۆ حسێبە باش خەڵکێکی مەسەڵێ کاکە بۆم ناگیرێ 36 ڕۆژ بە یەکەوە کاکە ئاسانێکی تری بۆکوی بیان و دەبڕێ لە کاکە لە مانگێکە 3 ڕۆژی هەیە کە ئەیام البیض یعنی مانگ زۆر درەوشاو و جوانە و شەوی تەقریبا وەکو ڕۆژ وایە ئەو نەڕووناکە 13 و 14 و 15 مانگ بە ڕۆژوو بەخوا ئەجری مانگێکت بۆ دەنووسێ یعنی تۆ لە ساڵەکە 12 مانگمان هەیە 12 36 ڕۆژ 36 ڕۆژەکە بە ڕۆژ بەخوا ئەجری ساڵێکت بۆ نووسێ بۆ ئەم خێرە گەورەمانەکیسی اینجا بوون بۆ دڵی خەڵک ساردکەمەوە لەمانە اینجا قورئان ئەمە لە بارەی ڕۆژەکاتە ڕۆژوە توانێت کەبرە بە ڕۆژوو بێ هیچ مشکلێکمان یەک دوو ذکرەکان قورئان فەرمێت چەند ئاەتمان هەیە کاکە دانا خوا فەرمێت یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ذکرا کەثیرا وسبحوه بکرة وأصیلا ذکر زۆر بکەن تۆ بۆ لێ قەدەغاکەی ئێستا خوشکێکمان هەیە خوا جەزای بدات بەم تەسبیحە مەسەڵ بڵێن ئەوەنە تەسبیح ناوە دروست نییە پێغەمبەر نەیکرد با بە وازی لێ بێدە ئەبچێ غیبەت کە ابتدى زمكة نبدانيش تو بخوي ذكر قال لي كره بخوي عبادة كان أي أم شو أقل يبتشي عن المشاركة الممتق وتوقو هرها باش اما قران بخويني تسبيحات كنيش خلق ابويا ام شو داني صلاه التوبه بكذا بيت اخويا لم جناحاني ام صليت وسر بسفنج كدم خواليم خوش بقى خويا تو غفوري تو عفوي تو توابي خويا قلبك عفو بس ام تاوانا بينك شرم لكن تو كالشيطاني بدكار كنفسي بدكار تواني شرمزاري كدم لا تو دايد يخلفوني لكم پروردگار صلاه الحاجه كده بيت اخويا وصلي 2026 ام صلاه چن خوشكو برهمان ايمان جيش اما ماينه چن خوشكو برهمان لەش بەبارن سپاسی خوا بکەین سوژەی شکر بۆ بخوا بن بڵێ خوای لێت بەزیا بکە لەش بەبارنین کە سیحەتت داوا بکە ژیانەوە کە ئەمن و ئاسایشت داوا پێم تۆ سەیری ئەو موسڵمانانی غەزە کە بە سزمانە لەژێر خێمێکە خێمەکەشی پڕ بوو لە ئاو خێمەکەشی با بردی تۆ بۆ شکری خوا ناکەی بۆ سپاسی خوا ناکەی بۆ لەم ینی زۆر پێم سەیرە ڕۆژێک
برایکی بەڕێز خی گەورە جزای بە برای سوزەیەکی بر وتیەوە سوزەی چی بوو بردی شکر جا بۆ هینە لیرە دەستکەوتەوە سوزەی شکرەبەی ئەی خەڵک وازانێ بەس لیرە شەرتە کوربان ئەو حرمەت و ڕێزە کە تۆ لێ دەگرنەوە ئەوە لیرە نییە ئەو تەندروستی لیرە نییە ئەو برایە کە خوا خێزانی حەڵالی یاوە پێی لیرە نییە کوڕی کچی یاوە پێی لیرە نییە ماڵێکی یاوە پێ بۆ خۆ بەبێ منەت کرێچینی تیادا دانیشتووی ئەمە لیرە نییە بۆ هەر لیرە شەرتە ئەمە یانی بەڕاستی زۆر خراپە دوای ئەم خەڵکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوێنەی ئەوانی کە یادی خوا کردن ئەوانی کە یادی خوا ناکەن مردوو زین و چنی فەرقەوە بۆ ئەم دڵە بمرێ خوا نافەرمێ ئەلا بذکری الله تطمئن القلوب دەی بە ذکری خوا دڵەکانتان ئاوەدانکەن دڵەکانتان ڕووناکەن ماڵەکانتان ڕووناکەن با شەیطانی مەلعونی لێ بێتە دەرەوە ئێستا کەم ماڵێ فیتنەیتیانە بێ کەم هەڵێ مشکلەیتیانە یا پیاوەکە بەدەست ژنەکەەوە ناڵێن یا ژنەکە بەدەست پیاوەکەەوە ناڵێن یا دایک و باوکەکە بەدەست مناڵەکە یا مناڵەکان بەدەست دایک و باوکەوە ناڵێن باشە بە ئەم فیتن لە ماڵەکەمان دوورخینەوە با یادی خوای تیا بکەین با ذکری خوای تیا بکەین با قورآانی تیا بکەین با قورآن بکەین بە بەرنامەی خۆم بۆ ئەم کێشانەمان لێ دوورکەیتەوە ئەوە قورآنە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ئەوە کە پشتی کردەوە قورآن خوا ژیانی لێ تاڵگە ئێستا ژیان تاڵە ژیان ناخۆشە یعنی خەریکە ژیان وای لێ ڕێزی تیان نامێنێ حرمەتی تیانە ئەدەبی تیان دەی بۆچی چاکە ئەنجا دوای ئەوە وەرە فەرمودەیەکی پێغەمبەرم پێ بێنە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فلان ڕۆژایە لە فلان مانگایە لە فلان کاتە ذکر مەکە کاکە مەفتوحە لە بەیانی تا ئێوارە بۆ خۆت ذکرکە پێغەمبەر فەرمێ بەیانی کە ڕۆژ بۆ خوا دەرگای تەوبە کاتە تا ئێوارە کە ئێوارە دەرگای تەوبەکە تا بەیانی بۆ ئەم خەڵکە گەڕێتەوە با تەوبە بکە بۆی سەرفراز بێ بۆی بەختەوەر بێ بۆی خوار ڕەحم و میهرەبانی و سۆزی بەلامە ئێستا ئەگەر ئەم باران و ڕەحمەت و نەباریایە باشە خۆشیان نامە ئەوە نەبوو تاران ئیعلانی کردوتی ئەگەر بێت و بارانە بێ مەگەر تاران چۆریکە 20 ملیۆن نفوسی تێ خۆشیان نابێ کەواتە ئێمە بەبێ ڕەحمی خوا ناژین بەبێ ئیسلام ماسی چۆن بێ ئەو ناژی ئێمەش بەبێ دین ناژین ئەوەی بەبێ دینەژی بڕوامان لەگەڵ ڕێز و حرمەتە ژیانێکی ئاژەڵیە باتە سەر بیر لە کۆمەڵە شت هەیە نایکاتەوە کابراوە تا لە ماڵەکەی ئەمرێ بۆ گەنەکە دوای بەلە دەیبا دەیەوە ژیانە دەیەوە ئەوە حاڵەوە باشە ئێمە لەم سلێمانیا کە شاری دەڵێ هەڵمەتم قوربانی شاری ڕۆشنبیر ئاوا خەڵک دایک و باوکی ئاوا بەبێ ڕێزانە ئەبر لە خانەی پیرەندایەنە ئەگەر ئەم کوڕە ئەم کچە ئیسلام بێ و خواناز بێ و شەهادەی ئیسلامی بێ و قوتابی قورئان بێ خزمەتی ئەو دایک و باوکەیە بە برژۆڵەکانی چاوی چونکە من خۆ لەم خۆ نەبووم بەم پیاوە دایکم کردمی بەم پیاوە باوکم کردمی بەم پیاوە دامایی و شۆرەوەری دنیای چەش تا من بووم بەم پیاوە ئێستا من باوکم پاداشەکەی بۆ ببێ بەمە خەڵەتی پیری ئەمانە بێ خەڵک بەخۆیان بچێتەوە ئەمە لە هەموومانکانە ئێمە دەبێت کاری جوان بکەین کاری شیاو بکەین بەڕاستی ئەم مانگەدا ئێمە بێت دەرز وەرگین خۆمان ئامادەکەین بە ڕەحابەتی ئێستا خەڵکێک کە ڕەمەزانیە کۆستێکەوێ بە ڕۆژویشە بێ ئەخر موسیبەتەکە لەمایە یەکاکە نا بەس ئەمە دوعاکەم ئەپارڕێمەوە لەم خوایە لەسەر خێر تەمەنم درێژ کە بۆی بگەمە ڕەمەزان بۆ ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان کەفارەتە باشڵسا چی واکاکێمە ئەوها دڵمان سار بێتەوە لای عیبادەت لە کاتێکە خۆی گەورە هەندێک ڕۆژ هەندێک مانگ هەندێک کاتی بۆ داناوین بۆی کە ئیسفادە لەم کاتانە ئینسان تیا بگەڕێتەوە بە تایبەتی کە گوناه زۆر ئاسان بۆ لەوە زەعیفی ئیمان وا لە ئینسانەکە ئەنجا کە ئیمان دابەزی تۆ گوناحە بەراوە هیچ نییە ئێستا کابرا بانگەدا حەی عەلە الصەلا يعني جوابی بانکی خوا ناداتەوە یعنی تۆ ئێستا من جەنابەت داوەتەکەم ئەگەر نەی چەند دڵم لێشە چەند گلەی لێکم باشە ئەڵێم ئەو خوشکە مەسرەفی کوردهاری خۆمان شتێکە لێ ئەڵێ زەرەرم ماوە من هەر کەسێ بڵێ زەرەر من ناچم بۆ لای چونکە ئەڵێم کەس بە زەرەری ئێزانی من نایم باشە باو زەرەرەی لێ نەکەی باشە وەرە خوشکە شیرینەکەی ئەم ئینسانە داوەتێکت دەکات ناچی دڵی لێت عەزەبێ گلەی لێکات لا خەڵک باسە دەکات خوای ڕەب العالەمین خالقتە تۆی دروست کردووە عەقڵی یاوە پێ چای یاوە پێ ژیانی یاوە پێ بانگدا حەی عەلە الصەلا بۆچی بۆ خواپەکی کردووە سەرم نوێژەی من نا حەی عەلە الفەلاح بۆی ڕزگارت بێ یەکێ لە حیکمەتی ئەو نوێژە کە ماچین بۆ جەماعەتە بۆچی بۆی بزانین کێ نەخۆشە کێ نەبووە کێ داماوە کێ لێ قەوما هاوکاری بکەین بقربان لبرو أما يعني روحيتك تبود روسها بيغمر جام بيك فرمودي كرتو برمعنا على شيء أفرمي خوايا بنا أجرم بتو لضلع كترسيتو إيطاليا سبراني زور خطرة تو سيرك سبراني مرو خوا جزائن باتو كاميريش يعني هنا بوي سرعتي سيارة كان كم دوري نالم نية دوري هي بس كم شون برادرانی ساکەکان فێر بووبوون بەوەی مۆبایلەوە لە فڵان شوێن ینی لێ کامێرەی هێواسێ کردەوە لەگەڵ لە کامێرەکە دەرەچوو بە ئارزوی خۆی پێیانە ئەی ئەگەر لە کامێرەی ڕقابەی ئیلاهی ترسە ئەوە ناکە کەواتە زۆر گرنگە ئێمە هەوڵ بین ئەو ترسی خوایە بخەینەوە دڵی خەڵک
چکم ئەگەر خەڵک بۆ خواسەها مناڵێکی چاوگەشی جوان بە ڕۆژوو بووە تەسەورەکەی سەیری کە ئەم ئیسلامە چۆن ئینسان پەروەرداکە کە چۆ بە مناڵەکەی دایکی و باوکی ئاگای لێنەوە بە مناڵەکە پچکۆلەکە بە گەورەکەی تۆ ناوەنجێکتری لەژێر قادرمەکانە شت نەخۆی بڵێ دایک و باوکو جای خوا چاوی لێتەوەیە ئەگەر مناڵە پەروەردەکەی ئەوە خیانەتەکە زوڵمەکە نایکە رأس الحكمة مخافة الله خۆی ئەمە مهمە یانی تۆ سەیرێکە کابرا ئەم هەموو تەنکەرە بە هیچی نازانێت لەجاچی بوو هیچ نەبوو بەلایەوە هیچ نییە کابرا لێ پرسن ئەفو ببوورە کابرا لێ بەڵێ مەسەڵێ وتیان لە جرامیشیان پرسێ وەڵڵا هیچ مشکلێ ئەم 24 ساعت کارەبای هەیە 24 ساعت ئاوی هەیە مشکلێ دی دەفتەرە دۆلار لە بەردەمێکە چ مشکلی هیچ وتیان کابرا کاتی خۆی هەر مەشهورە ئەوە سەر سلێمانیە مەشهورە ئەڵێن کاری خۆی خەڵک مزاهرەی کردووە ئەو ساپیانە مصەریف بڵێ محافزی بە تعبیری ئێستا توێتی ئەو چییە و خەڵکە بواکە تی قوربان خەڵک نان نییە بیخوا تی نان نییە بیخوا تی چێ بخۆن نانی دەستناوی چۆخوا ئاها کوردەواری دەڵێ من زۆر جارە ئەم کول لە دینەکە بە ناشکری خوا نەبێ هیچمان نەبەستەوە لە کوردایەتەکە هیچمان نەبەستەوە چونمەڵێ ئەڵێ تێر ئاگای لە برسی نییە تێگەی خوشکە بەڕێزەکەم لەبەرەوە ئەمەی کە گرنگە بە تایبەتی ڕاگەیاندنەکان دەوری دەبێت زۆر گرنگ ببین بۆی کە هەوڵ بن هەتا ئەوتە ئەوروپا من چەند جار لە ڕادیۆ لە تەلەڤیزیۆن لە جومعە باسم کردووە ماڵدا ئەوێ ئەوروپا گەیشتووەتە ئەوێ باشترین بەرنامە بۆ حەلکردنی کێشەکان ئیسلامە ماڵداوە بێت تەسەورەکەی وەزیری خارجی ڕووسی ئەڵێ حملەیەکی بەقووت بەڕێوە لە جیهاندا بۆ سێشت یەکەم خێزان هەڵوەشێنن چەند خێزان لە کوردستان ئێمە ئافرەتی لە قەراقە لە شارە زوورە لە گەرمیان تەلاق موسیبەتە ژن تەلاقڕاوە ئێستا هەر بە دەستگیرانی تەلاقیە زۆر ئەتیادیە بەلایەوە ئەمە یەک دوو سەیریکە ئەڵێ بۆ هەڵوەشانەوەی ئەخلاق نابینی لە ڕاگەندا لە جا ئەخلاق چییە یا لە شەرم چییە شتێکی زۆر خۆشت بۆ بجەڕ بۆ تۆ بۆ بیسایی خۆش وتی ئەوسا من ئافرەتی هاتە ماڵمان دایکی جەنابە دایکی کاکەدان دایکی هات ئاویان بۆ هێنانەی خوار چایان بۆ هێنانی خوار میویان بۆ هێنانی خوار یەکسەر من تێگەیشتم بۆ نای خوار هەڵسام ڕۆیشتم دوایی بە خێزانی تووتوی تۆ بە تەمای لە بەردەمە لاوشیار من دانیشتم ئەو بدێن بەسەرمەوە چاپ بنێن بەسەوە چۆن ئەو شتە نابێ ناگونجێ باشە ئەم ئافرەتە ئێمە چوین بۆ داوای ئافرەت کۆمەڵی ئافرەت قاچیان قسڵ سەر قاچ هەر ئەسڵەنە ئەو مێشیان جگەریانەی کێشامە شتم هەر زۆر بەلامەوە سەیر وەکو بکەمە بەحرێکەوە کە زۆر سەلام کردم دادەگیان زەحمە نەبێ ئەگەر ئەزێنێ بچنە ئەو ژووری ئەو دی یاوتی ئێوە درەنگتر هاتوون بۆتانێ بچنەوە دیرم بەخواتەوە مانگەوە بەزێ بەشەکەن قیروسیە تێگە باشە سێ ئەم ئەدەبە چیری هاتووە جا کابراوتی وتی کورەوت بابە ئێستا ئەو شەرم ناکەوتی ئافرەتە لە بازار ئەڵی زڕنا لێ لەفەیەکی گرتۆ بەردەبێەوە ئەڕاتی کورەواز لەوە بێنە تێتی زمانی پیانێ زمانی ئەی مۆتاخوا یا ئاسکرێمەخوا لەو بازار ڕینەکە بابە شەرم جوانە ئینسان چەند جوانە شەرمی بێ وڵی چکە جوانیەکە بەس کە شەرم و حیا و ئەدەب نەما ئیتر تۆ دڵی بەچی خۆش مامۆستا ئەم مانگی ڕەجەبەکە ئێمە باسمان کردمان خوێن ڕشتن شەڕکردن تیای حرامە ئەگەر عەکسەکەشی وەرگین ڕاستە ئەگەر دوو بنەماڵە دوو هاوڕێ دوو عەشیرەت لەسەر هەر بابەتێکی کۆمەڵایەتی بێ زەوی و زار بێ هەر شتێ بێ کێشەکەوت بێتە نێوانیانەوە خوێن ڕژا بێ یان قسە نەبێ لە بینیانە ئەکرێ ئەم مانگە بە دەرفەت بزانن تایە ئاش ببنەوە ئاشتەوای ڕابگەێنن هەموو ڕۆژەکانی ساڵ هەموو مانگەکانی ساڵ هەموو هەفتەکانی ساڵ فرسەتە بۆ تۆ نێلی لە کیسێکێ چونکە زەمان نییە من ئەگەمە سەعاتێکی تر من دڵم لەگەڵ تۆ خوارەخواستە گرەیەکێ ئەرقەلەیەکێ سەیری کە سێ مەرحەلەی قورس بۆ ئیماندار ئەمەنە ئاسانە بۆ بێ ئیمان زۆر قورسە والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين هەڵگرانی پامی خوا ئەم سیانیان کردەوە بە دروستی خۆیان قەت حقدیان لە دڵانە بۆ بەرامبەر بکرد تۆ سەیریکە ئەم مەزاهیبانە خۆ ئێستا پێیان نەبوون ئەم مەزاهیبانە تەمەنیان هەیە دەی بزانە قەت بیستوتە خوێنوتەوە جەناب ئیمامی شافعی بڵێ ئیمامی حەنەفی گومڕایە ئاعوذ بالله ئەڵێ ئیمامی مالیک گومڕایە ئەڵێ ئیمامی ئەحمەد گومڕایە قەت بە ئەدەبەوە قسەیان لەگەڵ قوتابیەکانیشان وایە هەروە بەڵام ئەمە ئێستا ئێمە خەڵکێکی کێ هەیە تەحریکێکە ئەگرە چۆن تۆ بێت سنووری ئەدەب بەزێنی باشە شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر خەڵک جوێنی پیا و خۆرمای بۆ ناردووە تەسەورەکەی خواردی مەدار ئەڵێ کابرا ئەمەنە نەکبەت وتی کورە ئەم شێخ حەسەنی بەسری زۆر عەزیز جوێنی پێیشتی بۆ نێرە بۆی پێی نای بۆ نانێرێ وتیان یا شێخ ئەو کابرا واگەتی ئەزایەتی کوڕم ئەو کۆمەڵی حەسەناتی خۆی یا بە من ئێمەش نابێ بێسبەتم بەرەبەرە پیاوەتی لەگەڵاکەوە کە ئەو جوێنم پێ ناوە قسەم پێ دەڵێ بوختان بۆرەکە خێری خۆی نایە بە منیش هیچ بۆ نەناتەوە بەسەرەکە ئەوەیە ئەمە ئیماندارە والكاظمين والعافين عن الناس چەند عەزیمە
چەند خۆشەویستە لاخوا ئێستا من ئەگەر من و تۆ ساردیەکەی لە ئەگەمی بێ متۆڵە مەلاوشیار ترسنۆکە و ڕێایی بووەکە و ئەترسێ نا لاخوا من تۆ بەڕێزتریکەی بۆ لا من تۆ خۆشەویستری لاخواکەی بۆ لا من گوناهەکانی تۆشیە بەسەر منە کە تۆ دەست پێشخەری کرد شەیتانێ بە نەفرەت ئێستا خەڵک دڵی نایە شەیتان بە نەفرەتکات ئەوە مصیبەتەکەی دڵی نایە شەیتان ئەڵێ بەخوا مامۆستاجا ئەوە باشە من ڕۆژێ بە برادرێ گەر ژنبراکەی قسەی ناکرد لەگوێ زۆپەی مسکۆ کاتە زۆپا بوو حەدیثم بۆ کەچی مامۆستا قسەیکی خۆشمان بردەوە دەنگم خۆش نیگرە مەقامێکم بۆتی من حەدیثی بۆ ئەڵێم بابە لەگەڵ ژنبراکە ئاش بەرەوە بۆ خاتی خوا کەچی ئەلا قسەیکی خۆشمان بوو دەبرایەک مەسئول بوو بە منی وتی مامۆستا ئەو دوو زەلامە قسە ناکەن بێکەوتم بەخوا من هەوڵمدا سەرکەوتوو نەبوو چۆنتم بەخوا بە قسەی نەکردم تۆ پێی بڵێ بە قسەی تۆ کاوتی جاو بە قسەی تۆی نەکرد قسەی من هەن ناکاتم نا تۆ دەمانچەوتیە سابۆ دەماچەکەتەکە تێگە وتی بەخوا بڕات دەی تۆ تاقی کەرەوە برا من سەرکەوتوو نەبووم تۆ بچوو وەڵات چوو پێوتوی بەسەر چاو تێگەی دوایت باشە تۆ حساب بۆ دەماچەکە حساب بۆ خوا نەکرد باشە یانی سیر عجیبە کابرا موسڵمانە من بیستومە کاگە دەرستی وابیزی مێشکە دەتەقێ دوو ئیمام لە مزگەوت قسە لەگەڵ یەک ناکەن نوێژ خوێنە بە پاڵیەکەوە قسە ناکە ئەو یەتەوە چ بوولا باشە ئەمە ئەگەر دین تێبگات چۆن ئەم بوغزە لە دڵیا بێ ئەم حەقدە لە دڵیا بێ ئەنجا کۆمەڵێ فەرموودەی پێغەمبەر زۆر هەڕەشاکەن عەلەیهی سەڵام زۆر بە توندی دووشەم و پێشوتمان عەمەلی ساڵە بەرزە فەرمێ خوا گیان فەرمی هیچ دوو کەسم نایە هیچ دانایگیان و مەلاوشیارم نایە قسە لەگەڵ یەک ناکەن تا ئاژنە بۆ من عیبادەتیانم ناوێت شەوی 15 شەعبان خوا لە گوناحی هەموو مەخلوقات خۆشەوێت دوان نەبێ یەکێ شەریک بۆ خوا پەیاکە یەکێ قسە لەگەڵ خەڵک ناکە خوا قەبە ڕۆژە ناکە من و تۆ قسە ناکەین بێکەوە من پێش تۆ مرم منەچم بۆ جەهەنەم تۆش دوای من مردی خودوو لە تۆ دوێژنی بە دوای بنا بۆ جەهەنەم باشە ئەم خوێن ڕشتە چەند ناڕەحەتە یەکێ قسە لەگەڵ زەلامێکە نەکا ئەگەر ئەم زەلامە کاکابرایەکە کوژێت چەند تاوانبارە ئەو نە تاوانبارە کە نەیتوانێت شەیطان بە نەفرەت کە ئەم حقد و بوغزە بە نووری ئیمان بە نووری ئیسلام لە دڵیا ڕادە ئەمجا یەکێ لە ناو جوانەکەی خوا سەلامە ئێمە سەیرەکە نوێژ دابەستین الله ئەکبەر كوتاي بيني بالسلام واني دعاء شفرج اللهم انت السلام ومنك السلام فعينا بسلام يا سلام باشا ان جاد الاخوه فرمي الصلح خير لا صلح حديبيه دو نقطه زور قورا كاكا دانا بيسران بينا راني خوشي دو نقطه زور قورا وفدي قريش داوان كلابه يا كم تجي بسم الله كلابه بسمك اللهم ابن سدو محمد رسول الله شلابه كاتب كفر من ناي كوزين موش خوف بيت الرسول الله فبي بيكوزين قينا الصلح خير صلحك خيره يعني توسي او مبادئ كلمه مبادئ اسلام لو بيروستمانيه لا اله الا الله محمد رسول توحيد الداخلي اسلامي فمن ما دام صلحك قيناك بنوس محمد يكري عبد الله جالبرو الشاشه جوانكي بيامداكي لو خوش كبرينا مان كا كيشي يعني هي كيشي كمالاتي يعني هي والحمد لله اوج بلين يقدر رجبي النبي خلق من امنا خوم بشر مزاري خو لا خلق زم زور كيشه هو الرومانتيك رو خلق دسينا او بالرومانو بخو حتى كويني تي ابو حتى كيشي كمالاتي تي ابو مثلا افرد مثلا كتورا شين دس يعني انا بالرومانو خو دسن يبريانو كاتب لين ما هول بين ام حقد وبغض بنوري ايمان بنوري اسلام لدل معنا برينو ازاني خواتني في خوش رز لي يقبلي ازاني خواتني في خوش تو بيستيكي من جيبجكي ازاني خواتني في خوش تو بدن منوبي ازاني خواتني في افر تو غفور بمن غفارم يعني چی يعني تو لما لو شعر خوش به ادبی کرو برابر سروری بزنو من غفار من برابر بر تو يعني چی غفار يعني صيغه مبالغه اخر درجه اللي خوشون وخمكار يكاك او ایمان دار دبم سماحه دي من كاكا دانا خوشم بخور لي خوش نابه بولي خوشم كاكا حمام هبو ديره بالرحمه بسعر لي دا كشتي باشا ساقه كبي قزابي نشوف او داي 15 روج زلمه كمان دوجو كوركاري برابشو تيام باكتين على شي ماموسا كريمن بو يك دلوب خيني كاكا حما سطح السلمان باتي قيمتيني كاكا حما لك يسمتشو خوي بياكي مصلحه بلام اكستي كمان هي كمقابل امامي اي شو هي يعني رب العالمين اما عبدي توينو بمصعي في الذليليه ام بكابراك ام تاواني كيلو برابر الزلامي كوشو جيرشي يشتو اما لي خوش بين توج لا اما خوش ولا لمردو كمان خوش بيخبر باشتو كاتمه تبعي قوريه هر كس يدويتي خوالي خوش بيه بالا خو خوش بيه لهمو عرفيكا لهمو عرفيكي بيج اسلامي دو كز بنامين بريزن بحرمة بقيمة سربرزن روسبين ميجو فقريان بيوكا او انا دا بخلق او الى خلق خوش بيه يعني كتو لمن خوش بيه لقوريته لبياوتيته لغيرته لعزته لنجابته لإيمانته لأخوة ناسينته لأخوة بارستيته لنزيق بنوته إلى أخوة
للذليلي نییە نا بەعکسەوە لەبەرەوە ئینشاءڵڵا ئێمە ئومێ دەکەین کە ئەو خەڵکانە وەکو چۆن خوا گیان دڵەکەی پێغەمبەری شورد خوا دڵی ئێمەش بشوە لە کوفر لە شیرک لە ڕیا لە بوغز لە حقت پاکی کاتەوە بۆی بتوانین ئینسیجام بکەین لەگەڵ بەرامبەرمانە. سپاس بۆ مامۆستا وشیار جافەرانی مامۆستای ئاینی زانای ئاینی کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو. سپاس مامۆستای سپاس بۆ وتەشیرینەکانت ئینشاءڵڵا بتوانین خۆمان ئامادە بکەین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەم مانگانە بە هەنگ وەربگرین بۆ عیبادەت و بۆ کاری چاکە. یاخوا بەخێر بێ دووبارە عەزیەتمان نەیە. نەعەزیەت نێ بەعکس.